سڵاوی خواتان لەبێ بینەران بیسەرانی پێم لە شوێنەکەن خۆشحاڵین ئەمڕۆ لە خزمەت ئێوە عزیز و خۆشەویستان بۆ پێشکەشکردنی کۆمەڵێک بابەت و بابەتێکردن لە پامی ڕۆژەوە هیوادارین لەگەڵمان نابن و بە تەندروستێکی باش و بە ئارامیەوە سێر بکەین و هیوادارین کە هەمووتان لەشتاق بن. دانیار سڵاو لەبێت و بانی باش جاگەر تۆرەکانی ئەمڕۆ بناسین. سڵاوتان لەبێت ئازان و خۆشەویستان، خۆشحاڵین جارێکی دیکە لە بەرنامەیەکی نوێی پەیامی ڕۆژاتینەوە خزمەتان دەخوازین کە بڕگە و بابەتەکانی ئەمڕۆشمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بێت. ئەمڕۆژ کۆمەڵێک بابەتمان بۆ ئامادەکردوون، کۆمەڵێک راپۆرت و ڤیدیۆ لە بەرنامەکەماندا هەیە. لەو بابەتانی کە ئەمڕۆ پێشکەش بە ئێوەی ئازیزی دەکەین، باز لە گرفتی کەم ئاوی دەکەین لە قەزای چەمچەماڵدا. دەزانین کە چەندین ساڵە کێشەیەکی گەورەی نیە و ئەو قەزایە کە هەمیشە بەردەوام بۆتە نیگەرانی هاوڵاتیان. لە ئێستادا هەندێک جار بە نزیک بە 10 ڕۆژێک 12 ڕۆژێک یەک جار ئاو دێتەوە لە ماڵەکاندا. باش کێشەیەکی زۆری نێو هاوڵاتیانی ئەو سنوورێەوە تاوەکو ئێستا کێشە گرفتەکەیان چارەسەر نەکراوە. لەگەڵەوەی کە قەزای چەمچەماڵ سامانێکی سروشتی گازی هەیە، بەڵام بەداخەوە بۆی ئەو سامانەشی کە لەو ناوچێدا هەیە نەتوانراوە خزمەت بەو شارە بکرێت و ئەو کێشە و گرفتانی کە لەو شارەدا هەیەە بۆیان دابین پێیانی ئاو یەکێکە لە مافە سەرەتایەکانی هاوڵاتیان کە پێویستە بۆیان دەستەبەر بکرێت. بەداخەوە تاوەکو ئێستا کێشەیەکی گەورەی ئەو سنوورێ وەروە حکوومەت و لایەنە پیندارەکانیش بە جددیە و ئاوڕیان لەو ناوچەی نەداوەتەوە. لە کاتی یادی ئەنفال و ئەو بابەتاندا کۆمەڵێک بەڵێنیان پێ دەدەن، بەڵام بەداخەوە هیچ یەکی لەو بەڵێنە جێبەجێ ناکەن. بڵێ ئەم گرفتە تەوان ئەگەر باسی بکەین لە هەموو شار و شارچکەکان ئێستا ئەمە گرفتە هەیە، لەبەر ئەوەی کە دەزانین وشکە ساڵی ڕووی لە ناوچەکان کردووە. بەڵام ئەو ناوچانی کە زیاتر ئەم گرفتیان هەبووە دەبینین زیاتر دووچاری ئەم بێئاویە بوونەتەوە، ناڕەحەتتر بوون لەبەر ئەوەی کە ساڵانی پێشتریش تەنانەت کە ئاویش هەبووە ئەمان نەیانتوانیوە ئاوی ماڵانیان پێ بگاوە، کار نەکراوە بۆ ئەوەی کە ئاویان بەردەست بکەوێت و لە پەیوەندیوەدارەکان کاریان نەکردووە بۆ چارەسەرکردنی ئەم گرفتانە. بۆیە باس لەوە دەکەین کە پێویستە چی بکرێت بۆ شاری چەمچەماڵوە بۆ ئەوەی کە هاوڵاتیان بەڕاستی بەدەست ئەم گرفتەوەی تر نەناڵێنن. ئەزیزان کۆمەڵە بڕگە بابەتی ترمان هەیە، ڤیتی هەمەڕەنگ جیاواز لە سەرجەم شوێنەکانەوە هاوکارانمان بۆیان ئامادە کردوین ئەمڕۆ لەگەڵ تەوەرەکەمان پێشکەشی ئێوەی ئەزیز دەکەین و هەروەها کۆمەڵێک پامێرمان لە شار و شارچکە جیاوازەکانەوە ئەوانیش زانیاری ڕۆژمان بۆ دەگوازنەوە و باس لە دۆخ و ژیانی هاوڵاتیان دەکەن لە هەرێمی کوردستاندا. بەڵازان دەستپێک دەچینە لای کەشوهەوا بزانین ئەمڕۆ گۆڕانکاریەکانی کەشوهەوا چۆنەوە پێم وابێت بڕیارە ئینشاءالله پلەکانی گەرمە چەند پلێک داپەڵسی فەرقی کردووە، بەڵام ئەوەندە زۆر نییە. چەند ڕۆژی ڕابردوودا بە ڕێژەیەکی زۆر ئێمە کە لە سلێمانی زۆر گەرم بوو، بۆی وایە کە تەندروست باش بن پێکەوە بینەری کەشوهەوا دەبین.
بەڵام زان و خۆشەویستان بابەتێکمان بۆ ئامادەکردون کە ئەویش دروستکردنی گۆشتی بەرخە بە کوڵایی بزانین گۆشتی بەرە بە کوڵایی چۆن دروستەکرێت کە دڵنیام چێژ و تایبەتمەندێکی خۆی توانێ حەزیان لە گۆشت بە هەموو شێوازەکانی هەر خۆشە بەلایەنەوە بە کوڵاوی بێ بە هەر شێوازێک بێت داین شێوازی دروستکردنەکەی گۆشتی بەرخ بە کوڵایی چۆن چۆنیە پێکەوە بینێریتەوی
بەڵێ ئەزیزان یەکێکی تر لەو ڤیدیۆانەی ئەمڕۆ بۆمان ئامادە کرد و دابەشکردنی کتێبە لە شارە زۆر بێگومان گرنگیدان بە کتێب لەم ساڵانەی دواییدا و بەتایبەتی لە گەنجان زۆر گرنگی پێدەدرێت و کار دەکرێت و چەندین پێشەنگا و چالاکی دەکرێتەوە بۆ گرنگیدانی زیاتر بە زیادبوونی کتێب و زیادبوونی خوێنەرانی کتێب کە دەبینین هەرچی زانستە باشەکانە سەرڕێی پێشکەوتنی تەکنۆلۆژیا و بەرەو پێشوونی تۆڕە وڵاتیەکان بەڵام ئێستاش کتێب بە سەرچاوێکی زۆر گرنگی زانیاری و زانستی دادەنرێت کە پێویستەکە بە تایبەتی گەنجان و ئەو کەسانی کە لە قۆناغێکی گەورەبوونجان ئەگەر بیانەوێت زۆر گرنگە ینی تۆ لەم سەردەمەی ئێستادا کە سۆشیال میدیا هەموو ماینداگی کردو بەڕاستی چەندین کاتژمێرمان دەڕات بە سۆشیال میدیا و سێرکردنی موبایلەکانمان ینی هەر کاتێکیش دیاری بکەین بۆ بابەتی کتێب خوێندنەوە و زیاتر احتیمامی پێبین بە دڵنیاییەوە هەم زانیاری خۆمان زیاد دەکەین هەم معرفەتی خۆمان و گرنگە و گەنج و پیر و هەموو لایەکمان کە گرنگی بە کتێب بدەین و بەردەوام کتێب بخوێنینەوە وەگامەشەم پێکرد لە ئێستادا کە دەبین لە تۆڕە کۆمەڵایەتەکان و سۆشیال میدیادا زۆرێک لە خەڵکی سەرقاڵ ئەمەش بۆتە هۆیەوەی کە بەشێکی زۆرمان لە کتێب دوور بکەینەوە لە هەموویشی گرنگتر قوتابیانی زانکۆ و پەیمانگا و ئامادەی و ئەو کەسانن کە زیاتر پێویستیانە بۆی ئەوانە گرنگە کە کاتێکی دیاریکراویان هەبێت بەردەوام کتێب بخوێن و خۆشبەختانە چەندین ڕێکخراو هەن کە بە خۆڕایی و کتێب دەبەخشنەوە و هەروەها دەیانەوێت خەڵک زیاتر سوودمەند بێت لە کتێب و بێتەمایەوەی کە زیاتر گرنگی بە کتێب بدرێت وە لە شارە زوریش پێم وابێت هەر دابشکردنی کتێبە پێکەوە بینەری ڤیدیۆک دەبین لەو بارەیەوە. ئەمە زۆر جوانە کاتێ بنیادی دامبەشتەکانی دەرەوە دروستی نەکردم کە بوویەوە لە ئێوەی خۆشەویست و لە ئێمە بکرێت شتێکی لێزانی ئێستا هەمومان شارەزایەکی کوڵمان لە بواری ئەوە هەیە چۆن ژیانی خۆمان شیری کۆمەڵایەتی هێندەی دایک و باوکو کەسبکاری ڕابردوومان بەهێزین نەخێر بێگومان بە کۆڵەکەی دروستکردنی باڵەخانەی کەسایەتیدا لەێمە ڕێزان شەمکمان هەیە کە بە هەندێک ئایکۆن ئەکرێتەوە کە پێویستە بەڕاستیەکەی قەیرانێکی زۆر خوڵەوە کاتی خۆی لە ئیسپانیا چونکە بەڕاستی ئێمە لە ناو خێزانەکانمانە زۆر بەکەمی هەوای ئارامی واسوودەیە ئێمە هەمومان باش بین چی سیاسێکی گەندەڵەیە ڕوبەڕووی گەلێکی وشیار و زیند و وەش بەرمێتەوە هیچ سیاسێک لە دنیا ناتوانێت ئەوە بکات. من ئەکبەر غەریب ئەحمەد پێم خۆشە باسی گرنگی کتێب بکەین. بەڕاستی قسەیەکی لەسەرەوەی کە ئەڵێ هەر ماڵی کتێبی تیانە بێ ئاوەدان نییە تا ڕادەیەکەم قسە ڕاستیەکی تایە چونکە تۆ کاتێک کتێبخانەیەک لە ماڵەکەتا هەیە وەکو چەند بیرمەندێکی ژیر و عاقلی ناو کۆمەلگا لە ماڵەکەتا هەبێ چونکە ئەوانەی دەسەدەنە قەڵەم ئەوانەی هەست و سۆز و ئیحساس و شعورەکانیان لە ڕێگەی مرەکەبەوە ئەڕێژن ئەوانە مرۆڤگەلێکن حەزیان بە خراپەکردن نییە مرۆڤگەلێکن خەریکی خوێندنەوەی دۆخی ئازارەکانی کۆمەلگایەکەیانن مرۆڤگەلێکن بە حەزیان لە پڕکردنەوەی ئەو کەلێنە کۆمەڵایەتی و پەروەردەی و بە کۆی شتەکانی تر هەیە لە ژیاندا بۆیە بەڕاستی خوێندنەوە یەکێکە لەو بابەتانەی کە هەر کۆمەلگایە لێ بێبەری بێ هەر کۆمەلگای بە هەر بیانوویەک فەرامۆشی بکە کاریگەری نەرێنی لەسەر و کۆمەلگادانێ بەداخەوەی ئێستا سۆشیال میدیا زۆر کاریگەری نەرێنی لەسەر تاکەکانی کۆمەلگاداناوە ئەو ڕۆڵ و گرنگ و بایەخەی خوێندنەوەی کتێبی لە ناو خێزانەکاندا هەڵگرتووە لە ڕاستیە ئەو چێژ و هەڵهێنجان و ئەوانەی کە لە کتێب وەریەگری لە سۆشیال میدیا وەری ناگرێت چونکە کتێب ئاوێ
دەوێتە کا بە خۆی کتێب ئەدباتە ناو ئەو سروشتەی کە خۆی ئەیەوێت ئەدباتە ناو ئەو هەندێک جا خەیاڵەکانی کا بە واقع بەڕاستی بەڵام کاتێ لە سوسیال میدیا تێکەڵە بێ ئەمە نەزانیاری بچڕت پێ بێت ناتوانانی ئەو شتانەی کە ئی خوێنیتەوە لە بەری بکەی ناچێتە ناو دنیای تۆ ئیش بکە ڕنگدانەوەی لە ژیانی تۆ بەرجەستە ناکە بەڵام بە خوێندنەوەی کتێبێک ئینسان وانە هەموو ئەو شتانی کە لە کتێب وەری ئەگرێ بەشێکی لایەنی کەم لە ژیانی خۆتا بەرجەستەیەکەی بەشێکی لایەنی کەم ئەو شتت پێ بەخشێکە خۆتەتەوێ بۆیە زۆر گرنگە گەنجان و لاوانی ئێمە شتێک نەکەن بە بیانووی ئەوەی کە نەخوێننەوەی شتێک نەکەن بە بیانووی ئەوە کەواز لە خوێندنەوەی کتێب بێنن من بۆ خۆم بەڕاستی لە ژیانی خۆمدا زۆر گرنگی بە خوێندنەوە داوە لە یەکێک لە قۆناغەکاندا یعنی پێم وا بووە کە مرۆڤ لە بەرمەبنای خوێندنەوەیکی قوڵە بێ بە مرۆڤێکی قوڵ مرۆڤ لە بەرمەبنای خوێندنەوە ئەتوانێت شتەکان بخوێنێتەوە ئەتوانی هەڵسەنگاندن بۆ شتەکان بکات چونکە بەڕاستی چەکوشی خوێندنەوە ئینسان دروستەکات چەکوشی خوێندنەوە مرۆڤ لە پەیکەرەوە کا بە مرۆڤ ڕۆحەکە بەبەری مرۆڤە ئەگەر مرۆڤێک بە ڕاستەقینە تێکەڵی ببێت ئەگەر مرۆڤێک بیەوێ خوێندنەوە بخاتە ناو ژیانی خۆیەوە بە حەقیقی بیەوێ ببێ بە خوێنەوارێکی باش و کاریگەر لە ناو کۆمەلگادا بۆیە بەڕاستی من لێرەدا زۆر بە فرسەتی ئەزانم لەوەی کە داوا لە گەنجانی ئەم وڵاتە بکەم زۆر بە دڵێکی گەورەوە بیر لەم بابەتە بکەنەوە کە بخوێننەوە محللێکی گەورەی سیاسی کەواتە ئێمە لەسەر حسابی دەروونی خۆمان ترین ماڵ بە گەورەترین پێگا بەڵام خەیاڵ نەکەی هەرگیز ڕۆژێ بگەی بە ڕۆژێک کە هەموو خەڵکی لێت ڕازی بن خەیاڵ ئێمە ئیمامی بوخاری کە ئەعجوبەیەکی ئەم گردونەیە لە دوای قورئان کتێبەکەی ئەو سەرچاوەی سەرەکیە خۆی ئەفەرمێت لای 1080 مامۆستا بەس حەدیسی وەرگرتووە جگە لە علومەکانی تر بەس حەدیس هەموو مامۆستاکانی 1080 مامۆستا بووە لە دوای ئەو ئیمامی موسلیم 280 مامۆستای هەبووە ئەم هەموو مامۆستا جۆر بە جۆرە هەر یەکە و زانستێک هەر یەکە و تەجروبەیەک هەر یەکە و سڕیاتێکی لێوەرگرتووە ئەوانە پێی گەیاندوون ئەمڕۆژ ئێمە هەرێکیەکمان حەدیسێک دوانسیان قولێک دوانسیانمان لەبەرە کتێبێک دوانسیان یا هەندێک جار نامیلکەیشە خوێنینەوە یان گوێن لە مامۆستایە گرین دەسەکەین بە فەتوادوان بە قسەکردن ئەبین بە حاکم بەسەر خەڵکەوە ئەبین بتەبێژ بە ناوی دین و شەرعەوە بوونی ئەم جۆرە کۆڕانە لەم کاتەوە لە ڕێگەی مامۆستا بەڕێزانەوە گرنگیکی زۆری هەیە بەڵام ئەوەی کە گرنگە ئێمە لەسەری ئیش بکەین تەنها قسە و باز نەبێ بتوانین لە ڕێگەی سنتەرەکانمانەوە لە ڕێگەی ڕێکخراوەکانمانەوە لە ڕێگەی ئەو شوێنە دیاریکراوانەی کە کۆمەڵی مامۆستای پڕوزە هەن بتوانن ئەم توانایانە کۆبکەنەوە لە شوێنێکی دیاریکراودا چیتر مناڵەکانی ئێمە سۆشیال میدیا پەروەردەیان نەکا محللێکی گەورەی سیاسی کەواتە ئێمە لەسەر حسابی دەروونی خۆمان جیهانێکی تر پڕەکەین ئەوەی عومەر زۆری کارە بێ ئەڵێ عەلی گوێ بگرە وەڵڵاهی ئەگەر گەورەترین بەڵام موسڵێت کە ڕووی لەم میلەتە کردووە لە موسڵمانان و ئومەی ئیسلامیش بە شێوەیەکی گشتی کردووە ئەوەیە کە سەرچاو مامۆستا مەلا فەرهاد و مدیر ناحیلیە و کاکسەی بەمەوە ئەزیزان ڤیدیۆکی ترمان هەیە سەبارەت بە بابەتێکی گرنگە ئەویش کە لە سۆرانە بابەتێکە سەبارەت بە هۆشارکردنەوەی منداڵان سەبارەت بە پاراستنی ددانەکانیان وەک دەزانین یەکێک لەو شتانی کە گرنگە مرۆڤ فێری بێ و گرنگی پێ بدا ددانەکانن و منداڵانیش بەتایبەتی لە تەمەنێکی کەمەوە پێویستەکە کە فێر بکرێن لە هۆشار بکرێنەوە و باسی زیانەکانی نەشۆردنی ددان و یاخود سوودەکانی پاراستنی ددانیان بۆ بکرێت و بتوان بە شێوازێکی دروست هەر لە تەمەنێکی منداڵەوە فێری دانشتن و کۆمەڵێک ڕێنمایی ببن لەلایەن پزیشکانەوە بۆ ئەوەی کە دانیان بپارێزن و بەردەوام بن لە خزمەتکردنی ئەمەش هەنگاوێکی گرنگ و جوانە کە ساڵانە گرنگی بەم بابەتانە دەدرێت و ئامۆژگاری منداڵان دەکرێت لە بابەتەوە ئەمەش کەمترە لە هەر بابەتێکی بەڵەوەنیە لەگەڵیا زۆرێک لەو هۆشیاریانە ئەوەیە کە شیرینی و بابەتەکە شیرینیەکان لە منداڵ دوور بخرێنەوە و لە منداڵ دەکەن کە زیاتر
دەمودانی خراپێت یاخود کاریگەریە بێت لە سەردانەکانی بەتایبەت بابەتی شیرینی زۆرجار ئەو بابەتە و شێرانی کە پێشکەشی منداڵان دەکرێت بە شێوازی کارتۆن بۆی کە منداڵ زیاتر حەزی لێبێت و زیاتر ئاگاداری ددانەکانی بێت و پارێزگاریان لێ بکات. ئێستادا معجونی تایبەت پێم وابێت بۆ منداڵ هەیە کە بەکاری دێنێت و زۆرجار ئەم بابەتانە پێویستە کە خۆشەویست بکرێت لای منداڵ و وای لێ بکرێت کە بەردەوام بێت لەسەری و ناکرێت بە شێوازێکی تونوتیژ یاخود بە زۆر ئەمەی پێ بکرێت بەڵام گرنگەوەی کە لەگەڵ یا بە شێوازێکی نەرمونیان و وای لێ بکرێت کە خۆشەویست بێ لای وە تایبەتی منداڵێک کە تەمەنێکی بچووکی هەیە وردە لە ڕێگەی و کارتۆنانەوەی کە پێوەستە بە ددان و بابەتەکانی ددان شۆردن و ئەوانەوە بۆی بێنی تووکە فێر ببێت بۆی ئاگاداری دانەکەی بەڵێدانێت ئاماژە شتێکی جوانگەری ئێستا زۆر گرنگی ئەدرێ بە معجونی تایبەت بە فڵچەی تایبەت بۆ منداڵ ئەمە تشجیعکردنێکەوە لە هەمووشی گرنگتر ئەوەیە کە دایک و باوک خۆی ئەم پارێزگاریە بکە بۆی کە منداڵ لەوە فێر بێگومان منداڵیش لە تەمەنێکی بچووکەوە لاسای دایک و باوکی دەکاتەوە و ئەگەر دایک و باوک بەم شێوازە هەر لە منداڵی و منداڵەکە ڕابهێنن ئەو گرفتانیان بۆ دروست نابێت بە تایبەتی گرفتەکانی ددان کە زۆرێک لە منداڵان پێوی دەناڵێن لە تەمەنێکی بچووکە و دەبینی نەخۆشخانەکان هەمیشە بڕێکی زۆر لە منداڵانی لێ و ددانەکانیان لە قۆناغی گەشەکردنە بەردەوام بۆی پێویستە گرنگی بەم بابەتە بدرێ بابینەری ڤیدیۆکەمان بین سەبارەت بۆ بابەت. بەسووترین خۆراکە ئینسان بیخوا میوەیە ئەگەر میوەی بخۆی ددانەکانی خۆت نەشۆی شتێکی خراپت خواردێ بۆ لەگەدەتنا لە ددانت کاریگەری خراپ لەسەر ددانت بەجێدێ بۆیە پێویستە ددانەکانی خۆتان بشۆن ئەگەر میوەشتان بخوارد یانە پێش نووسن بێگومان پێش نووسن بە هیچ شێوەیەک ناکرێت ددان نەشۆن. ئێمە وەکو ئەنجومەنی خوشکانی سۆرانی کۆمەڵی دادگەری هەڵسان بە خولێکی هاوینە بۆ منداڵە چاوگەشەکانمان لە ڕووی ئەوەی کە ئێمە فێری قورئان و ئاداب و فەرموودە و چەندەها شتی بە سوودمان دەکردن بە پێویستیشمان زانی کە لە ڕووی تەندروستیەوە ئاگامان لێبن ئێمە هەڵسان بە کردنەوەی سمینارێک بۆ دکتۆر پێستون کە پێشکەش دەکات بۆ منداڵە چاوگەشەکانمان بۆ قوتابیەکانمان کە چۆنیەتی فێرە چۆنیەتی پاراستنی ددانەکانیان دەکات و فێریان دەکات کە چۆن و لە چ کاتێکدا پێویستە منداڵەکان ددانەکانیان بپارێزن و بیان شۆن وەکو دیاریش ئێمە فڵچە و معجونیان بەسەردا دابەش دەکەین و دەستخۆشیش لە ئەو خوشکە و ئەو قوتابیانەش دەکەین. ددانی نەمان پیرە ئەگەر تەمەنی بچکە بێت پیرە ئەگەر تەمەنی پیر بی ددانی نەکەن بکەنجە. ئەمڕۆ ئەنجومەنی خوشکانی سۆران بانگێشتیان کردین کە خولێکی هاوینەیان کردبووەوە ئێمەش وەک بەرپرسی لە خیسۆرانی ڕێکخراوی تەندروستکاران هەڵساین بە پێشکەشکردنی سمینارێک و وارووا دابەشکردنی چەند فرچە و معجونێک بەسەر منداڵەکان بۆ ئەوەی بتوانن ددانەکانی خۆیان وارووا جستەی خۆیان بە تەندروست ڕابگرن. سمینارەکانشمان لەژێر ناونیشانی چۆن منداڵ تەندروستی خۆی بپارێزێت واروها کاریگەری بێگومان ئەم سمینارانە زۆرە بیت بێگومانم لەوەی کاریگەری
کاریگەری و ڕنگدانەوەی خۆی لەسەر منداڵەکان بەجێ دێڵێت بێگومان گرنگی یەکجار زۆرە چونکە ئەگەر منداڵ فێر بوو هەروە خوی بەوەی گر کە تەندروستی خۆی بپارێزێت ئەمە کۆمەلگایەکی تەندروست و هەروە ژینگەیەکی تەندروست لە بۆ منداڵە فەراهەمە کات و دەرەنجامە منداڵێکی تەندروست و ساغ و سەلیمە بێت بە درێژایی تەمەنی خۆی هەروە کاریگەری لەسەر خەڵکی دیکەش دروست دەکات لەسەر هاوڕێکانی و هەروە لەسەر هاوپۆلەکانی لە قوتابخانە ئەمەوە ئاکاتێک کە هەمیشە بە تەندروست بمینەوە. بەڕاستڵاتان لێ بەدازان و خۆشەویستان لە تەوری ئەم بەرنمەیەماندا قسە دەکەین لەسەر گرفتی کەم ئاوی لە قەزای چەمچەماڵ بزانین بۆچی تاوەکو ئێستا ئەم گرفتیان بۆ چارەسەر نەبوو لەگەڵ هاتنی وەرزی گەرمادا ئیدی ئەو قەزایە دەناڵێنێت بە سەر گرفتی کەم ئاویدا لە ئێستادا 15 ڕۆژجارێک ئاو دەگاتە نێو ماڵەکان کە ئەمەش گرفتێکی زۆرە. قەزای چەمچەماڵ نزیک بە 200,000 کەسی تێدایە بەداخەوە ئەو ژمارە دانیشتوانە زۆرە لەو قەزایەدا کێشەیەکی لەو چەشنیان هەبێت و مافێکی سەرەتایی و هاوڵاتیانەیە. بزانین پلان چیەوە ئایا حکوومەت هێرمی کوردستان چی کردبووی کە ئەم کێشەیە چارەسەر بکرێت لە مای ڕابردوودا قایم مقامی ئەو قەزای ڕێگەیان تاوەکو ئێستا 72 نووسراویان ئاراستەی حکوومەت و لایەنە پەیوەنددارەکان کردو بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە بەڵام هیچ هەوڵێک نەدراوە هیچ هەوڵێکی جدی نەدراوە تاوەکو ئەم کێشەیان بۆ چارەسەر بکرێت. گفتوگۆ دەکەین لەو بارەوە لەگەڵ میوانەکەمان بەڕێز کاک ئیرەج حەمەشەریف لێ پرسرایی پلاندانان لە فەرمانگەی ئاوی چەمچەماڵ. کاک ئیرەج سڵاوی خوا لێبێت و سپاس بۆم دەرفەتە. سڵاو لێوەش سڵاو لە هەموو بینەرانی خۆشەویستیش بۆ ئەم دەرفەتەی کە بڕوونکردنەوەیەک بدەین وەکو چۆن جاری پێشوش لە هەمان شوێن و لەمان کاتە هەمان ڕوونکردنەوە شتماندا لە خزمەتانیان فەرموو. کاک ئیرەج باباز لەو بکەین کە بۆچی لەگەڵ هاتنی وەرزی گەرمادا ساڵ لە دوای ساڵ کێشەی کەم ئاوی لە چەمچەماڵدا بەردەوامی هەیە و دواتر باز لەوەش دەکەین کە هۆکار چییە تاوەکو ئێستا ئەم گرفتە چارەسەر نەکراوە لە کاتێکدا ئەو شارە حەقی هەیە بەسەر هەموو شارەکانی دیکەی کوردستانە لەبەرەوەی کە شارێکە چەندین شەهیدی داوە چەندین هاوڵاتی لەو سنوورەدا ئەنفال کراون بۆیە گرنگە لە زۆرێک لە شارەکانی دیکە زیاتر خزمەت بە کەسوکاری شەهیدانی و ناوچەیەدا بکرێت کە لەگەڵیشیدا کەم ئاوی مافێکی سەرەتایی هاوڵاتیانە. سەرەتا بێ لەوە دەست پێ بکەین ژماری دانیشتوانی قەزای چەمچەماڵ و ناحەی شۆڕش و ناحەی تەکیە کە ئەمە پشت بە یەک یاڵی ئاوە بەستن لەگەڵ چەند بیرێک ژماری دانیشتوانەکان نزیک 200,000 کەسە. ئەم 200,000 کەسە بۆ ئەمڕۆ ڕەنگە بڵێم 60,000 مەتر سێجا ئاوی پێویست بێ بۆ ئەمڕۆ، بەڵام ئێمە لە ئێستا 25,000 مەتر سێجامان هەیە. ئەمە سەرەتای کێشەکە و سەرچاوی کێشەکە ینی سەرچاوی ئاوی پێویستمان نییە و ناو قەزای چەمچەماڵ وە شۆڕش وەتەکێ ژێر زەویەکەی ئاوێکی وایتیانە کە بتوانین پشتی پێ بەستین و بتوانین ئاوی پێویست بەرهەم بهێنین بۆ قەزاکە و هیچ ئاوێکی سەرزەوی نزیکشمان نیە. نزیکترین ئاوکە لە ئێمەوە نزیک بێ ئاوی زەی بچووکە لە گۆبتەپا. ئەم پرۆژێ لە ساڵی 2007 دیزایانی بۆ کراوە لەلایەن زانکۆی دوهۆکەوە و 2012 و 13 پارەی بۆ تەرخان کراوە لە بودجەی پەرەپێدانی هەرێم و درا بە تەندەر جارێکی کە تەندەر سەحب کرایەوە و بڵین ئیشەکە جێبەجێ نەکرا. ئەوە ئەم ساڵ بڕیار دراوە کە ئەو پرۆژێ بچێتە بواری جێبەجێکردنەوە بە کولفێ 70 ملیۆن دۆلار.
ئێمە تا ئەو پرۆژێ جێبەجێ نەکرێ ئاوی نەگاتە قەزای چەمچەماڵ و ناحەی شۆڕش و ناحەی تێکێ کە کێشەی ئاوی ئێمە ڕۆژ بە ڕۆژ گەورەترە بێ بچووکتر نابێت لەبەرچی ئێمە ئەو کەمێتە ئاوی کە پێمان دەگا لە هێڵی دوی دوکان سلێمانی وەلەو پرۆژەی ئاوی ماس ئەحمەد ئیسماعیل و چەند بیرێکشمان هەیە کە ئینتاجیان ڕۆژ بە ڕۆژدا ئەبەزێەوە وشکەکەن بە هەمویان ئێمە توانای دابینکردنی 25,000 متر سێجا ئاومان هەیە ئەم 25,000 متر سێجایە بەشی پێویستی سنوورەکە ناکە ڕۆژ بە ڕۆژ ساڵ بە ساڵ پێداویستی خەڵک لە ئاو زیاد دەکات چی بەهۆی زیادبوونی ژمارەی دانیشتووان چی بەهۆی گەورە بوونەوەی شارەکە یان پانتایی زیاتر کە ئەکرێ بە بیناوەکرێ بە سەوزایی یان ئەکرێ بە هەر شتێک ئەمانە هەموو پێویستیان بە ئاوە ئێمە کەمێتی ئاوەکەمان لە جێخۆیەتی و نەزیاکانە بڵم ڕۆژ بە ڕۆژ ڕەنگە کەمتر بێتەوە بەهۆی خراپی ئەو بۆڕیانەی کە ئاوە گوێزنەوە لە ئێستا شکاوێکی زۆرمان هەیە نەتوانای چاکردنەوەمان هەیە نەتوانای گرتنەوەی ئایشمان هەیە یعنی بێجگە لە کولفە مادیەکە کە پێویستە بۆ چاکردنەوەی بۆڕەکان و سیانەکردنی ئێمە بێ ماوەیەکی زۆر ئاوی چەمچەماڵ بگرینەوە و بۆڕەکان بەتاڵکەین تا بتوانین بۆڕەکان چاک بکەینەوە ئەمە ماوەیەکی زۆری ئەوێ و کولفەیەکی زۆری شێوێ ئەمە هیچیمان لە بەردەستانیە و وەکو پێم وتی نەهێڵی دوی دوکان سلێمانی ئامادەیە کە ئاوی زیاترمان باتێ بەشی پێداویستی ڕۆژانەی هاوڵاتیان نە هیچ سەرچاوەیەکەش شکە بین ئێمە ئێستا تەنها پشتمان بەستووە بەو بیرانە لەگەڵ ئەو کەمێتە ئاوی کە پێمانەگا لەگەڵ پرۆسەیەکی تانکەرین کە بۆ هەموو سنوورەکە 2 میلیۆن لیترەکە 2,000 متر سێجاکە ئێمە نەقسەکەمان 35,000 متر سێجایە نەک 2,000 متر سێجاکە ئاو کە لە ئێسێدا لە بە پرۆژەی تانکەرین تەوزیعکرێت لە چەمچەماڵ و لە شۆڕش و لە تەچێ زۆر باشە کەواتە ئەم کەم ئاویە با بڵین تەنها بەهۆی وشکە ساڵیەوە نیە بەڵکو قەزای چەمچەماڵ هەر لە پێشتریشەوە ئەم گرفتەی هەبووە دەتوانین بڵین ئەم گرفتە هۆکاری کەم ئاوی نیە بەڵکو بێپلانی حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکانە کەوای کردووە هاوڵاتیانی قەزای چەمچەماڵ بەم کێشەیە بناڵێن وە ساڵانێکی زۆرە کە دووبارە دەبێتەوە ناڕەحەتی بە هاوڵاتیان دروست کردووە و بارگرانیەکی زۆرە کە هاوڵاتیان خۆیان بچن ئاو بکڕن یاخود پێداویستەکانی ڕۆژانەیان پڕ نکاتەوە و چەندین وترایان پێشکەش کردووە بە لایەنە پەیوەندیدارەکان دادەجان ئەمە هیچ پێوەدی بە وشکە ساڵیەوە نییە من پار لە هەمان ئەم جێگای دانیشتم لەگە بە ڕێسانە چاپێکەوتنمان کرد وتمان ساڵی داهات و وەزعی ئاوی چەمچەماڵ زۆر لە ئەمساڵ خراپترە بێ لەبەرچی لەبەرەوەی ئێمە ئەو ئاوی کە هەمانە هەر لە جێگەی خۆیەتی و زیاد ناکات کەمترە بێتەوە زیان ناکات وە پێداویستی ئاوی ڕۆژانەی هاوڵاتیانی زیادەکە و تەمەنی بۆڕەکانیش تا دێت تەمەنیان بەسەر ئەچێ و پێویستیان بە گۆڕین هەیە ئەمە شتێک نییە ینی بڵێ نێبینین یا چاوەڕێی باران و یا چاڕێی تەڕەساڵی بکەین هەر لە ئێسەوە باران بارە تا ساڵی شکام کاتە ئێمە 1 ملیم لە ئاوی چەمچەماڵ زیان ناکات لەبەرچی ئێمە سەرچاوەکانمان هەر ئەوانن کە هەین پرۆژەمان نییە کە چارەسەری ئاوەکە بکە با هەموو زەی دوکان ببێ بە ئاو با وەک ئەو ساڵی کە بڵماوسەکە سەر ڕێژێکرد بە ئەم ساڵی سەر ڕێژ بکە بەڵام کە تۆ پرۆژت نەبوو ئاو نەگەیان بە شوێنەکان بە هەر ئاو لەو چەمەیە بیا لەو ژێرزەویە بێ کە تۆ نەتوانانی دەری بێنی نەتوانی بیگەینی بە هاوڵاتیان بە ئاو لە ژێرزەویە لەسەر زەویا چی لێ بکەین زۆر باشە کاگیرەج ئەگەر باز لەوش بکەی کە ینی لە ڕابردوودا قایمقامی چەمچەماڵ ڕایگەیان کە نزیک بە 72 نووسراهێن ئاراستەی حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان کردو بەڵام بەدەم ئەم کێشەیەوە نەهاتن ینی بۆچی لایەنە پەیوەندیدارەکان و حکوومەت کەم تەرخەمن لە ئاست ئەم مافەسەرەتایی هاوڵاتیان لە کاتێکدا کاتێک کە یادی ئەنفال دەکرێتەوە لە سنوورەدا چەندین بەرپرس بەڵێنی خۆشگوزەرانی و ئاوەدانی بۆ شارەکە دەدەن و بەداخەوە هیچیشی جێبەجێ ناکە وەڵامیش هەر لە ئێوە پرسم وە بزانم پاریش هەمان پرسیارە لێ کردم بەڕاستی بەڕێز قایمقامی چەمچەماڵ نەک 72 نووسرا و 78 نووسراوی کردووە و بڵێم ڕەنگە بە درێژایی ئەم چەند ساڵەی من وە نزیکی 19 ساڵە لە فەرمانگەی ئاوم ئەم 19 ساڵە ڕەنگە 200 مقابلەی تەلەڤیزیۆنی و ڕادیۆیی و ڕۆژنامەمان کرد بێ کەوتوبانە ئەم کێشەیە هەیە چارەسەری بکەن ئایا مەسەلەکە ئەوەیە کە ئەوان نابیستن بە تەنشید بیستویانەوە هەمویان ئەزانم کێشەیە هەیە
ئایا بۆ بەتەنگیەوە نایەن مەسەلە بێپارەیە ئێستا حکوومەتی هەرێم لەم وەزعە باشتری نابێ ینی بتوانێت کێشەکانی چارەسەر بکەن نەود لەو پەڕی بەرزایەتی ئیتر چاوەڕوانی هیچ شتێکی باشتری لێ ناکرێت لە ئەمڕۆ ینی ئەگەر پێشتر هین ئەوە بوو کە پارەی نەوت کەمە یان داهات کەمە ئێستا نەوت گەیشتە ئەو پەڕی سعری ئەگەر حکوومەتی هەرێم ئێستا نەتوانێت چارەسەری کێشەکان بکە نەتوانێت کەی بیکە ئەگەر یعنی وەکوتم ئێستا باشترین وەزعی هەیە بە حسابی خۆی لەم گرفتانەکە چەند پرۆژەیەکەی لە سنووری پارێزگای سلێمانیە هیچیان نەتەواو کراوە نە ئەوەندە بە پەلە و بە خەمخۆریشەوەیشی تیاکرێتە ئێمە بڵێن مادام و پرۆژانە تەواو بوونەوەی ئێمە شەکەوێتە سەر پێی خۆی و ئیشی تیاکرێت بەڕاستی من زۆر ئەمەلێکی وام نییە و لە ئێستاشەوە بە بەڕێستانی ڕاگەنم و بە خەڵکی سەمسەماڵ و بە وەرپرسانەی سەرەوەشی ڕاگەنم ساڵێکی کە بەڵێ دیارە کاکیرەش دەکەمانەنەوە وەکۆی کە بینیمە باس لە گرفتەکانی قەزای چەمچەماڵەکە کە گەورەترین گرفتی ئەو قەزایە هەر لە کۆنەوە تاوەکو ئێستاش گرفتی کەم ئاوێ و تا ئێستا نەتوانراوە چارەسەر بکرێەوە با بڵێن هۆکارێک بدۆزرێتەوە بۆ چارەسەرکردنی ئەوە لایەنە پێم دیدارەکان بێن بەڵەوەنیا کاگیرەت گەڕایەوە دەچینە لای کاگیرەت کاگیرەت ئەگەر باز لە هەنگاوەکانی پرۆژەی ئاوی گۆپتەپەمان بۆ بکەی ئەو پرۆژەیە چی بەسەرهات ئایا لە ئێستادا وەستاوە هیچ پلانێک نییە ئەو پرۆژێ دەست بە جێبەجێکردن بکاتەوە دەست بە ئامادەکاری بکات بۆی ئەو پرۆژە تەواو بێت و خەڵکی و ناوچەی سودمەند بێت لە ئاو ئەوەی تاوان خۆتان نەزانن ئێمە فەرمانگەین و فەرمانگە سەر بە بەڕێوەبەراتی ئاوی دەوروبەرە ئاوی دەوروبەر سەر بە بەڕێوەبەراتی گشتی ئاوڕۆیە تاوان ئەو پرسیارە خۆزگا هەر ئاراستەی ڕاستەوخۆ بەڕێوەبەری گشتی ئاوڕۆی بە هەرێمی کوردستانت بکردایە ڕەنگە ئێمە زۆر وردەکارەکەی ئاگادار نەبین بەڵام ئەوەی ئاگاداری ئەخیر شت ئەوەیە کە نووسراویان کردو بۆ وەزارەتەوە بیکەن بۆ ئەنجومەنی وەزیران تا تەندەرەکە بکەن بە تەندەری خێرا بەڵام ئایا ئەمە کەی ئەکرێ وەکەی چێتە ئەدرێ بە بەڵێندەر وەکەی دەست بەکارە بێ وەکەی ئاوی ئەگا بە چەمچەماڵ ئەمە پرۆسەیەکی دوور و درێژە ڕەنگە ئەگەر ئەمڕۆ دەست پێ بکەن ڕەنگە 3 ساڵێکی کە سوود بە قەزاکە بگەینی و ئاوی بگا بە قەزاکە لەبەرەوە ناڵم پرۆژەکانی کەشکە هاوشێوەی ئەمن و کە پرۆژەی استراتیژین هەمویان لەم سنوورە وەستاونیان کارکردن تیان ناخاوە لەبەرەوە بەڕاستی ئینسان بێومێ دەبێت لەوەی کە بڵێ ساڵی داهات و یا 2 ساڵی داهات و یا 3 ساڵی داهات و ئەم قەزایە لە کێشەی ڕزگاریە بێ زۆر باشە باسێک لەوە بکەین کە پارەی پترۆل دۆلار ئەگە بێت و بودجەیەکی تایبەت تەرخان بکرێ بۆ قەزای چەمچەماڵ بۆ کەمکردنەوەی ئەم گرفتە دەتوانرێ هاوکاری هاوڵاتیانی ئەوێ بکرێت و چیتر دووچاری ئەم دۆخە نەبنەوە بەرەو باشتر بچێت دۆخەکە ینی هاوڵاتیان لەم حاڵەتە پێویستەکە چی بکەن بەچی ئاقارێکدا دەڕواگەر بێت و ئەم بودجێ تەرخان نەکرێت و ئەم گرفتە بەرەو چارەسەربوون نەڕوات وڵا چەمچەماڵ لەگەر ئەم گرفتە بەرەو چارەسەربوون نەڕوا یعنی بە جدی وەک چۆن ڕۆژانە خەڵک ماڵە گوازێتەوە لێرەوە بۆ سلێمانی یا بە شوێنەکانی کە بەڕاستی چەمچەماڵ خەریکا بێ بە بیابان سەرچاوەی گەورەی کێشەکانیشی یەکەمی ئاوە دووەمیان بێکاریە کاگیرەت ساڵی ڕابردوو سەرۆکی چارەسەری بە پەلەشەوەی ئەو پرۆژە بەڵێ ساڵی ڕابردوو سەرۆکی حکوومەت زیاتر لە 7 ملیاری بۆ سنوورە دابین کرد کە پرۆژەی ئاوی تێدا جێبەجێ بکرێت و کێشەی ئاو چارەسەر بکرێت ئەو بڕەپارێ ئایا دابین کراوە ئایا خراە بواری جێبەجێکردنەوە هەرچەندە ئەو کاتە پەرلەمانتاران ڕایانگەیاند کە ئەو بڕەپارێ زۆر کەمەوە کێشەی کەم ئاوی لە چەمچەماڵ چارەسەر ناکات نەوەڵا برام تا ئەم کاتی کە من و تۆ قساکەی نەچۆتە بواری جێبەجێکردنەوە پارەکە کە تەرخان کراوە ئایا لەسەر بودجەی هەر پارێزگای سلێمانیە یا بودجێەوە بەرهێنانە لە چۆ ئەدرێ بەڵام وەکو جێبەجێکردن تا ئەم کاتە 1 دیناری نەچۆتە بواری جێبەجێکردنەوە پرۆژەی کە پار بڕیاری لێدرا
کاگیرە سەرچاوەکانی ئاو بۆ چەمچەماڵ کوێنیان لە کوێ بە دیاریکراوی ئاو دێتە ئەو قەزایەوە ئانی ئەگەر هەنگایە بگنیان خودت پرۆژەیەکی دیکە لە سلێمانیەوە ئای بۆ دابین بکرایە دەکرێت سەرچاوەکانی وەکو پێم وتی دوو سەرچاوی سەرەکی و دوو سەرچاوی لاوەکیمان هەیە سەرچاوی سەرەکی دابینکردنی ئاو بۆ قەزای چەمچەماڵ و ناحەی شۆڕش و ناحەی تەکێ هێڵی دووی دوکان سلێمانیە ئەم هێڵە قەرارە 30,000 متر سێجا ئاو بنێرێ بۆ حەوت شوێن بۆ حەوت فەرمانگە چواریان لە سنووری قەزای بازیانە وەسییانیان لە سنووری قەزای چەمچەماڵە ئێستا ئێمە لەو 30,000 متر سێجایە کە ئەندێردرێ بۆ سنووری قەزای چەمچەماڵ و قەزای بازیان 17,000 16 بۆ 17,000 متر سێجای ئەگا بە ئێمە 13 بۆ 14,000 بۆ قەزای بازیان بۆ چوار شوێن بۆ ئەڵایی بازیان بەردە قارەمان گۆپاڵە ئەو 17,000ش کامێنێتەوە 16 بۆ 6 بۆ 7,000 بۆ تەکێ 5,000 بۆ شۆڕش 5,000 دێ بۆ ئێمە یعنی ئێمە لە هێڵی دوی دوکان سلێمانی 5,000 متر سێجا وەرەگرین لە پرۆژەی ئاوی بەڕێز کە ئەحمەد ئیسماعیل پرۆژەی ئاوی ماسی پێوترێ ئێمە لەوێ لە حدودی 8,000 متر سێجایەک ئاومانە دەنێ وەزایدەن ئەو ئینتاجی ئەو بیرانی کە هەمانە لە کانیشیتان و بانیمەکان کانیشیتان و بانیمەکان بە هەمویان ناگا بە 2,000 متر سێجا ئاو لە شەو ڕۆژەکە ئەم کەمی بێئاویە بەڕاستی ئاتەنها ئەو گرفتە دروستەکە لە هاوڵاتیان کە ئاویان پێناگایە خود دەبێتە هۆی گرفتی زیاتر بنمونە هەر بە جێهێشتنی قەزای چەمچەماڵ و ڕۆشن بۆ ناوچەکانی تری کوردستان و ئەوەندەی تر پراوێستخستنی شارەکە لە ڕووی خزمەتگوزاری و لە ڕووی دروستکردنی پرۆژەی ئەهلی و کردی تایبەتەوە ئەمە وای کردووە کە هاوڵاتیان ئیتر ئەوەی تر لە قەزاکە پتر بکەنەوە و نتوانن پرۆژەی خزمەتگوزاری و ئەمەوە بکە هەلیکار و ئەو شتانی کە پێویستن سەبارەت بە و دۆخی کە لە چەمچەماڵە هەیە و ئەو خزمەتانی پێویستە بۆ قەزایە بکرێت نەکرێت و ئەنجام نەدرێت دادە جاوەک لە سەرەتاوە باسم کرد چەمچەماڵ دوو سەرچاوی سەرەکی دوو کێشەی سەرەکیە یەکیان کێشەی ئاوە دووەم کێشەی بێکاریە قەزاکە لەبەرەوەی قەزایەک نییە بڵین شوێنێکی گەشتیاری بێ یا شوێنێکی کشتتوکاڵی بێ یا شوێنێکی سناعی بێ خەڵکی ئەم سنوورە هیچ سەرچاوەیەکی داهاتیان نییە جگە لەو موچە و موچەخۆریتە لە بواری پێشمەرگایەتی و چەکداری بێ یان فەرمانبەری دووەمیش کێشەی ئاوەکەیەتی لەبەرەوەی ئاوی سەر زەوی و ژێر زەوی نییە ناتوانێت نە کشت و کاڵ بکە نە شوێنی گەشتیاری دروست بکە نە ئاوی هەبێ بۆ خواردنەوەی خۆشی ناوچەکە تقریبەن وەکو ناوچەیەکی بیابانی وایە سەرچاوی ئاودانی لێوە کەمە سەرچاوی ئاوی لێوە کەمە لەبەرەوە ناتوانێت ئەگەر پرۆژەی ئاوی گەورەی بۆ نەکرێت چەندی بەنداو نەکرێت بجگە لە ئاوی خواردنەوە ئاوی ئاودێری بۆ ڕان نەکێشتێ ئەم شارە نەگەشە ئەکە ناتوانێت گەشە بکانە ئەتوانێت سەوز ببێ ناتوانرێت بە ئاوەدانی بمێنێتەوە ئاگیرە وەزیری شارەوانیش هەر بە هەمان شێژ پێم وابێ بەڵێنی دابوو کە دەبیر لەو ناوچەیەدا لێ بدرێت و بێتە مایەوەی کە ئاوێک بۆ چەمچەماڵ بە شوازی کاتی دابین بکرێت و دواتە دروستکردنی تەنکێکی گەورە ئایا ئەمە چی بەسەرهات ئەو بیرانە دروستکران و بەگشتی چەند بیر لە چەمچەماڵدا هەن و دەتوانرێت سوود لە بیرەکان وەربگرێت و ئایا خوشکە ساڵی کاریگەریشی نەکردو سەر ئەو بیرانە؟ وەکو پێشتر باسم کردی ئەو پرۆژەیە نەچۆتە بواری جێبەجێکردنەوە هەڵکەندنی دەبیر و گۆڕینی بەشێک لە بۆڕی هێڵی ئاوی دوکان چەمچەماڵ دوکان سلێمانیە بڵێ هێڵی دوی دوکان سلێمانی کە لە دەربەندی بازیانەوە تا بانیمەکان ئەمە نەچۆتە بواری جێبەجێکردنەوە ئەو دەبیرەی کە باسی شتێک کە بەڕێزی باسیەکەی هەر لە زمنی ئەو پرۆژەیە هێشتا نەکەوتۆتە بواری جێبەجێکردنەوە بەگشتی کاگیرێت دەبێت چی بکرێت ینی تاکە چارەسەر چییە کە بە تەواوەتی ئەم کێشەیە چارەسەر بکرێت بەشێکی زۆری هاوڵاتیانی ئەو سنوورە دەڵێن ئەگەر پرۆژەی ئاوی گۆپتەپە تاوا بکرێت بە دڵنیای و کاریگەرێکی باشی دەبێت و چەمچەماڵ ڕزگاری دەبێت لە بێئاوی چارەسەرکردنی بنەڕەتی بۆ کێشەی ئاو لە چەمچەماڵ پرۆژەی ئاوی گۆپتەپە چەمچەماڵەوە قسە هەڵناگرێ و
ئەوە هەموو کەس لێ بۆتەوە و دوای دراسە و دوای چەندین لێکۆڵینەوە وانە. گیرە زیارە پەیوەندەکەی پچراوە بەڵێ بەڵێ بەداخەوە لە هەرێمی کوردستاندا بەڵێ کاگیرە گوێمان لێتە نازانم ئەگەر دەنگەمەگا لە خزمەتانم چارەسەری کاتی ئەوەیە ئەو بۆڕێی کە ئاو گوێزێتەوە بۆ قەزای چەمچەماڵ لە دەربەندی بازیانەوە بگۆڕدرێت تابانی مەخان ئەمە ڕەنگە کەمێتێکی ئاوان بۆ بژێڕێتەوە و جگە لەوە زیادکردنی بەشە ئاوی قەزای چەمچەماڵە لە هێڵی دوی دوکان سلێمانی کە لە ئێستادا 30,000 متر سێجار لە ڕۆژێکانێرن بۆ قەزای بازیان و قەزای چەمچەماڵ ئەمە ئێمە وەک پێم وتی 16,000 بۆ 17,000 متر سێجایەگا بە ئێمە ئەگەر ئەو بەشەی ئێمە بکرێ بە 30,000 متر سێجا ئەتوانین ئەم 1-2 ساڵە بیداری لەگەڵ بکەین و تا پرۆژه ئاوی گۆبتە بە چەمچەماڵ جێبەجێکرێ ئێمە بتوانین کێشەی ئاومان نەبێ. زۆر باشە با ترەمە بکەین بە دوا پرسیار کۆتا پەیامی ئێوە کۆتا هەنگاوی ئێوە بۆ بەرەو چارەسەرکردنی ئەم کێشەی کە بەڕاستی ئێستا قەزای چەمچەماڵ و هاوڵاتیانی ئەوەی تایە چییە و پەیامتان چییە بۆ لایەنە حکوومیەکان بۆی کە بەڕاستی بێنە سەر خەت و ئەو بارگرانی کە ئێستا بەسەر هاوڵاتیانەوەی نەمێنێت؟ وەڵاهی ئێمە تەنها پەیامانەوەیە کە دا لە بەرپرسانی حکوومەتەکەین کە بتوان ئەو پرۆژانەمان بۆ جێبەجێ بکەن لە ماوەیەکی کەمە و وەکو پرۆژەکانی کە نەوەستێ بچێتە بواری جێبەجێکردن و ئیشی جدیدیا بکرێ. ئەمە پەیام بۆ حکوومەتی هەرێم کە لەسەری خۆمانەوە دەنگمانەگا بار کەسێکم دەنگەمان بگێنێ. بۆ خەڵکی خۆشمان بۆ هاوڵاتیانی چەمچەماڵ ئێمە بەس تەنها وەرەمان پێکرێت داوای لێبوردنیان لەکەین کە نەمانتوانیوە وەکو پێویست نەک وەکو پێویست بەشی نیوەی پێداویستیەکانی ڕۆژانیان لە ئاو دابین بکەین. توانای ئێمە هەرەوەندەیە وە لەوە زیاترمان بۆ ناکرێت زۆر داوای لێبوردنیان لەکەین ئێمە هەر ئەوەندەمان پێکراوە کە خزمەتیان بکەین. زۆر سپاس بۆ ئیرەج حەمان شەریف لێ پرسیاری پلاندانان لە فەرمانگەی ئاوی چەمچەماڵ سپاس بۆ کاتی دێوە و بەخشی هیوادارین هاوڵاتیان چیتر دووچاری ئەم گرفتە نەبنەوە و کار بکرێت لەسەر چارەسەرکردنی ئەو گرفتە. بەڵازان خۆشەویستان بابەتێکمان هەیە لەسەر بەفیڕۆنەدانی ئاو پێکەوە بینەری ئەو بابەتە دەبین کە پێیوەستە هەر بە ئەو تەوەرێشمانەوە. قل أرأيتم إن أصبح ماؤكم غورا فمن يأتيكم بماء معين. أي محمد صلى الله عليه وسلم پێیان بفەرموو هەواڵم پێ بدەن ئەگەر خوای گەورە ئەو ئاوەی ئێوە بەکاری دەهێنن بە ناخی زەویدا ڕۆ بچوێنێ و بیباتە ناخی زەوی کە دواتر هیچ دۆلکە و ئامێرێک نەتوانێ بۆتان سەر بخاتەوە. جگە لە خوای گەورە کێ هەیە ئاوێکی زۆری ڕۆیشتوتان بۆ بێنێ؟ جگە لە خوای گەورە کەسی تر نییە ئاوتان پێ ببەخشێ ئەگەر خوای گەورە ئەو ئاوەی سەرزەویتان بباتە ناخی زەوی و لێتانی دوور بخاتەوە. عن عبد الله بن عمرو بن العاص رضي الله عنهما أن رسول الله صلى الله عليه وسلم مر بسعد وهو يتوضأ فقال: ما هذا السرف؟ فقال: أفي الوضوء إسراف؟ قال: نعم، وإن كنت على نهر جار. رواه ابن ماجه. واتا عبد الله كري عمري كري عاص خواليان رازي بيت دەگێڕێتەوە کە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم بەلای سعددا تێپەڕی کاتێک کە دەستنوێژی دەگرت. پێی فەرموو ئەم زیادەڕەویە چییە؟ ئەوی ژووتی ئایا لە دەستنوێژیشدا زیادەڕەوی هەیە؟ پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فەرمووی بەڵێ تەنانەت ئەگەر لەسەر ڕووبارێکی ڕۆیشتوش بیت.
عزیزان ناوبڕێکمان هەیە و جاتە لەگەڵتان بەرداوا ببین. تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بە ناوی خوای گەورە دیارە هەمومان بە چاوی خۆمان نەخۆشی کۆڕۆنا و ناڕەحەتیەکانی نەخۆشی کۆڕۆنامان بینی. بۆیە بەکارهێنانی ئەم ڤاکسینی کۆڕۆنا ئەرکێکی هەنووکەیی هەموو تاکێکی کووردە. یەکەم لە ڕووی تەندروستی مرۆڤەکە خۆیەوە ئەگەر بێت و ئەم ڤاکسینە بەکاربێنێ خوا نەخواست تووشی نەخۆشیەکەیش ببێ بە ئاسانتر دەیگرێت و کەمتر تووشی ناڕەحەتی دەبێت. لە ڕووی کاری ڕۆژانەی شێوە ئەگەر بیەوێ ئیشەکانی ڕاپەڕێنێ بەبێ ئەو کارت و ڤاکسینە ئیشەکانی بۆ ڕاناپەڕێت. لە ڕووی دینیەوە ئەرکێکی دینیە چونکە ئەگەر ئەو مرۆڤە ڤاکسینەکە بەکار نهێنێ بەهۆی ئەوە مرۆڤێکی تر تووشی نەخۆشی ببێ ئەمە گوناهی ئەگا چونکە بۆتە هۆکاری ئەوەی کە لە ڕێگەی ئەمەوە مسلمانێکی تر لە نزیکەوە بێتە هەڵگری ئەو نەخۆشیە کە ئەیتوانی لەوە پێش ئەو بەهۆی ئەو دەرزیەوە تووشی ئەو نەخۆشیە نەبێت. ئێمە لێرە وەکو لیژنەی باڵایی فتووا سلەیمانی داوا لە هەموو هاوڵاتیان ئەەکەین ئەوانەی کە ئەو دەرزیان بەکار نهێناوە ئەو ڤاکسینەیان بەکار نهێناوە هەوڵ بدەن کە ڤاکسینەکە لە خۆیان بدەن بەکاری بێنن بۆ ئەوەی تا هەموو لایەکمان پارێزرا و تەندروست بین. خوای گەورە هەموو لایەک بپارێزێت. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر. پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەفتانە و مانگانان و پڕن لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان. پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن. بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە. بۆ هەمومان ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی دڵنیا بوونینیە ئەو جبسەی وێنەی نییە کەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێم بڵێن چییە؟ جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵێ خۆشەویستان لە درێژەی بەرنامەکەمانە ئەمڕۆ دەچینە لای پامنێرانمان. ئێستاش پامنێرمان ئیدریس محەممەد لە هەولێرەوە ئامادێ و زانێرەکانی ڕۆژمان بەوردی بۆ دووگاتێتەوە. ئیدریس سڵاوی خوات لێ بێوم کاتەوە باش کەشوهەوای هەولێر چۆنە و زانێرەکانی ڕۆژ لەوێ چی نەگەر بەگشتی باسێکمان بۆ بکەیت. بەڵێ سڵاوتان لێبێت ئەم کاتتان باش. ئەگەر لە دۆخی کەشوهەواوە دەست پێ بکەم ئەوەی کە خۆت پرسیارت کرد لە دوێنێ شەوەوە نیمچە خۆڵبارینێک لە شاری هەولێر دەستی پێ کردووە لەگەڵ ئەوەشدا پلەکانی گەرمە هەر بە بەرزی ماونەتەوە بە پێی زانیاریەکان ئەم نیمچە خۆڵبارینە تاوەکو کۆتایی ئەم هەفتەیە تاوەکو ڕۆژانی پێنجشەمە بەردەوام دەبێت و پلەکانی گەرمە لە نێوانی 49 بۆ 47 پلەی سیلیزیدا دەبێت کەوا پلەکانی گەرمە هەر بە بەرزی دەمێنێتەوە کەوا بەراورد بە هەفتەی ڕابردوو پلەکانی گەرمە زۆر بەرز بوونەتەوە. دەمەوێت ئاماژەیەک بۆ بکەم دۆخی ئەمنی لە شاری هەولێر بۆ تایبەت بۆ ڕۆژنامەنووسان و چالاکوانان لەسەر ڕۆژی ڕابردوو بەڕاستی دۆخێکی خراپ و ناهەموار بوو بەشێک لەو ڕۆژنامەنووس و چالاکوانانە لە ماڵەکانی خۆیاندا دەستگیر کرابوون. دەنگۆیەک هەبوو کە ئەوانەی دەستگیر کراون لە نێو بازاڕەکاندا بێن یاخود نیەتی خۆپیشاندانیان هەبوو بێ بەڵام بەپێی بە دوواداچوونەکانی من تاوەکو ئێستا بەشێک لەو ڕۆژنامەنووسانێکەوە دەستگیر کراون هەڵکوتراوت تا سەر ماڵەکانیان لە نێو ماڵەکانی خۆیان دەرهێنراون و لە نێو ماڵەکانی خۆیاندا بردراون لەلایەن ئاسایشەوە و دەستگیر کراون. بەڵام دواتر دوای تێپەڕبوونی
چەند کاتژمێرێک بەسەر دەستگیرکردنەکەیاندا دواتر ئەوە بووە کە ئازاد کراون و دوای ئازادکردنیشیان تاوەکو ئێستا بۆیان ڕوون نەکردوونەتەوە ئایا ئەم هۆکاری دەستگیرکردنە لەبەر چییە و بۆ چییە و من دەمەوێت باسی دۆخی زیندانیان بکەم دۆخی زیندانیانی چاکسازی گەورانی هەولێر کە دۆخێکی خراپیان هەیە زیاتر لە 15 ڕۆژەمانیان لە خواردن گرتووە زیاتر لە 50 زیندانین لە چاکسازی گەورانی هەولێرکەوە هاوڵاتی سەرجەم شار و شارۆچکە و بەشەکانی دیکەی کوردستانیشی تێدایە کەوا من قسەم لەگەڵ بەشێکیان کردووە ئەوان باز لەوە دەکەن مانگرتن ناشێنن تاوەکو یاسای ئازادبوونی بەمەرجیان بۆ جێبەجێ نەکرێت وەک خۆشیان ئاماژیان پێ کردووە و لە نامەیەکی کراوەشدا باسییان کردووە پەیامێکیان بۆ سەرۆکی دەستەی مافی مرۆڤ سەرۆکی دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ ناردووە دەڵێن ئەگەر بێ و ئەم یاسایەمان بۆ جێبەجێ نەکرێت ئەوە لە هەفتەی داهاتوودا ڕەنگە تەرمەکانمان لە چاکسازیەکانەوە بەنە دەرەوە و من دەمەوێت بە کورتی ئاماژە بۆش بکەم دوای وەفاتی هەرێمی هاوڕێمان شەهید هەرێم شەهیدی فەرموودە سکرتارەتی ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئامادەسازی دەکات لە ئێستادا بۆ دامەزراندنی دامەزراوەی هەرێم بۆ فکری ئیسلامیکەوە لەسەر ئاسی سەرجەم ناوەندەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان دەبێت و لە سەرجەم شار و شارۆچکەکان بەشداروتیەدا بەشدار دەبێت و لە هەمان کاتیشدا خێوەتگەیەکی تایبەت لەلایەن ناوەندی کۆی ڕێکخراوی قوتابیانی کوردستانەوە تایبەت بە فکری هەرێم فکری ئیسلامی هەرێم ئامادە دەکرێت و لە وابڕیارە لە ناوڕاستی ئەم مانگەدا خێوەتگەکە بڕێوە بچێت و ناوەندی زانکۆ و پەیمانگەکانی سلێمانیش بە هەمان شێوە فێرگەیەکی تایبەت بە فێرگەی هەرێم لە هەوڵی ئامادەکاریدان بۆ ئەوەی کە ئەم فێرگەیە بکەنەوە و زیاتر پەرە بەو فکر و بەو ئامانجانە بدەن کەەوە هەرێم لە ماوەی ڕابردوودا هەی بووە و خۆشببختانە سەرجەم ئەو هاوڕێن نزیکانەی هەرێمکەوە لە ماوەی ڕابردوودا هاوپیشەی بوون لەگەڵیدا بوون هاو ئامانجی بوون پەیمانی ئەوەیان داوەکەوە ئەم ڕێگەیە درێژە پێ بدەن و بەردەوام بن لەگەڵ لەسەر ئەم ڕێگەیە بەڵێ ئەمە بەشێک بوون لە زانیارەکان لە شاری هەولێر پرۆژەکەی خۆی چی بەسەرات کاکارێمەوەی کە بەهای فەرموودەوە بڕیار بوو 19 مانگە جێبەجێ بکرێت و لە تەختەق و ناوچەکانی کۆیەدا ئەو پرۆژەی کێ دەستی داوەتێەوە کێ دێت تەواوی بکات بەڵێ کاک دانیال من دوێنێ شەر لە تەختەق بووم لەگەڵ خانەوادەکەی گفتوگویەکمان لەو بارەیەوە کرد وەکو ئەوەی کەوا خێزانی کاکەرێم هاوسەری کاکەرێم پەیمانی داوە خۆی بڕیاری داوە سەرپەرشتی تەوابوونی ئەم قۆناغەوە بگرە قۆناغەکانی دیکەی بەهای فەرموودەش بکات لە تەقتەق و ئەو باسی لەوە کردووەکەوە ئەم ڕێچکەی کە هەرێم گرتوویەتیە بەرو نەیتوانیوە تەواوی بکات ئەوان لە داهاتوودا تەواوی دەکەن و بەدڵنیاییەوە و ئێمەش وەکو هاوڕێیانی هەرێم ینی جگەلەوەی کە ئەم فێرگانە کراوەتەوە تایبەت بە فکری هەرێم بڕیاری ئەوەش دراوەکەوە ئەگەر چی هەرێم بۆ شایەکی گەورەی دروست کردووە لە نێو ئێمە و لە نێو بەهای فەرموودە بەڵام ئێمە بە هەموو لایەک هەوڵ دەدەین ئەگەر نەشتوانین جێگاکەی پڕ بکەینەوە بەڵام دەتوانین بەلایانی کەم ئیش و کارەکانی ڕایی بکەین ئەگەر وەک خۆش نەبێ بەڵام شوێنەکەی خاڵی نەکەین کاگریز ئەگەر کەمێک کە باز لەو پرۆژەی ڕێکخراوی قوتابیانمان بۆ بکەی کە بەناوی هەرێمەوە دروست دەکرێت ئەو پرۆژەیە کێ دەتوانێت لێی سوودمەند بێت وە کەی دەست دەکرێت بە جێبەجێکردنی ئینشاءڵڵا بەڵێن دیارە دەگمان ناگاتە لای ئیدریس سپاس بۆ زانیاریەکانت بەڵێ وەنیا پێما بێت ویتی دیکەمان هەیە چیمان ئامادەیە بەڵێ زیزانێکی تر لە ڤیدیۆکانمان لە شاری دوهۆکە باس لە وێنەکیشێکی بەتوانا دەکا کۆی دەزانین هونەری وێنەکێشانی کێکە لە هونەرە تایبەتەکان جام بیرمی بە مناڵی ئەوەی کە وێنەمانێکێشە هەمیشە شاخ و ئەو دیمەنە جوانانە بکە لە کوردستان هابوون بەڵام کەسانێک هەن ئەوەندە بەهرەمەندن هەر شتێک ببینن هەر سروشتێکی جوان دەتوانن دووبارەی بکەن و بە دەستەکانی خۆیان بیکێشن بەبێکەوە بینەری ئەم وێنەکێشە بەتوانایە
ئەم دادێ شاتوواڵێ ڕسمێکم گرێ بۆ یادکاری بە ئەگەر مردم ڕسمەکەم بمێنێتەوە با کاک نازاد وێنەیەکی بگرێ هەنی جگە لەوەش ماهر مصطفى حسينم برنياس ماهر آرت من غرفة تايبت يا هي وينا كيشانه و چتشت وينا كيشانه و گریدای من هی یکم پیشانگاه میجی پیشانگاه شهید ابو باجر هولری 2014 بو دم شهر داعش و پیشمرگا هر دم از بطال من چه کار نبن مدوید خمجیل کمان مدوید از شعر دکی دیل کردم از خمجیلی وینه اکید کم هنگو گلک خوشیک و خوشی دادم مروی گلک داخوازی بگویم فیلم کارتون که یا گوارا یا کاریکاتیر را بمهات نه مراد کنه چون من دم نینه کاتی من حس سر ویکاری هبوده پالدر من هبون و مالا من و مامستانت من از پالدای من ویکاری اغلبت بو خلقی که از قلم میچید کم بس اگر بخوب کبول مبیتن از براف بکم از خضرواتی و ویکاریت کم روزانه داخوازیش لای خلقی بته بو روزبونا هم بو بیکوزاوا بو داواتا از وینا بو چید کم حزامنك و از وی درست کمان وی شوی چه فرقی بیدن چه قلمی بی بربارا بتر از کار کم سر خضرواتی و وجی فلفل هم میچی کری فلفل کسک بو وینی و کامیره گلک جانتره و تیتر پیش چاف ما اکی کرد دسته که ما وینه اکی پشتینگی از دچنوی وینه جبر کم بیکو بغدام موبایله از وینه درست کن هنده جی هزر آمنن وجا دیف وینه منید هنده وینه هی مازنده که هی بچی که حتی ساعته که آن نیو ساعته آن ساعت و نیو از کار سرد کن ساڵتانە بەدازان و خۆشەویستان ڤیدیۆیەکی دیکەمان ئامادەیە سەبارەت بە بڵاوکردنەوەی کتێب لە شاری هەولێر کە بزانین چ کتێبێک بڵاوکراوەتەوە پێکەوە بینەری ئەو ڤیدیۆ دەبین. لە شاری هەولێر کتێبی ئینسکلۆپیدیای مێژوویی تەواوی نووسرانی هەولێر لەم هۆڵەدا ناسێنرا. لەم کتێبەدا بە ناوی ئینسکلۆپیدیای نووسرانی هەولێر مێژووی 300 ساڵی ڕابردووی نووسرانی هەولێر کە خۆی لە 6 بەرگ و 3300 لاپەڕە دەبینێتەوە لەلایەن نووسەر و ڕۆژنامەنووس عەبدوڕەحمان مەعروف ئامادە کراوە. ئینسکلۆپیدیای نووسرانی هەولێر 10 ساڵێک پێوە خەریک بووم لە 6 بەرگدا ئامادەم کردووە 3330 لاپەڕەیە 1700 نووسەر تێیدا بەشدارن یعنی تێیدا ناوەکانیان هەیە دەوری 300 ساڵێک لە ساڵی لە سەدەی هەژدەوە هێناومە تا بە ئەمڕۆ
بەپێی ئەبجەدیەت ناوی تەواوی جوگرافی هەولێر لە حاجی ئۆمەرانەوە تا مەخموور هەموو ئەو ناوانم تێدا کۆ کردوتەوە و تێدا ڕیزبەند کردووە. ئەوەی کە کتێبێکی هەبیان 10 کتێبی هەبیان 5 کتێبی هەن 100 کتێبی هەبی من جیاوازیەکەم نەکردووە. کتێبەکەی ئەدەب بیان چیرۆک بیان ڕۆمان بیان هەر شتێکی کە بیان هەر بوار و بابەتێک بی تێدا شوێنم کردوتەوە جگە لەوەش لە بواری سیاسیش خۆم بواردووە یعنی بڵێن هیچ هەر کەسێک لە سنووری جوگرافیای هەولێر بێ من ناو شوێنەکەم تێدا جێ کردوتەوە. بەشێک لە نووسەران و هونەرمەندان بە گرنگیەوە لە ئامادەکردنی ئەم جۆرە بەرهەمانە دەڕوانن چونکە پێیان وایە دەتوانرێت کللتور و مێژووی ئەدەبی کوردی لە ناوچوون بپارێزرێت. دەشڵێن لەو ڕێگەیەوە دەتوانرێت نووسەر و ئەدیبانی کۆن بە زیلی نوێ بناسێنرێت. هیوادارم ئەوە دوا بەرهەمی نەبیتن بەرهەمی تریشی لە دوابێ ئیشەشی جوانی کردیا هەرچی نووسەرانی هەولێر هەیە لەو چەند بەرگەی کۆی کردیتەوە ئەوە هەنگاوێکی جوانە بۆ ئەوەیە کە خەڵک بزانی چێ لە هەولێر نووسەر بووە ئەوە دەمێنێتەوە تاریخە مێژووە بۆ دوا ڕۆژ دەمێنێتەوە وەکو ئەشیو دەمێنێتەوە ئەم دووبارە دەستخۆشی لێ دەکەم و هیوادارم سەرکەوتوبی. یەکەم جارە بتواندرێت کتێبێکی لەم شێوەیە بە چاپ بگەێنرێت و بڵاو بکرێتەوە کە ناوی تەواوی نووسەرانی هەولێر لەخۆ بگرێت لە هەریەک لە بوارە جیاوازەکانی چیرۆک، ڕۆمان، ئەدەب و سیاسی، کتێبی ئاینی. تەنانەت هەر نووسەرێک یەک کتێبیشی بە چاپ گەیان بێت لەم ئینسکلۆپیدایەدا جێگەی بۆ کراوەتەوە و ناوی تۆمارکراوە. گەیلان سابیر، کەناڵی ئاسمانی پەیام، تایبەت بە پەیامی ڕۆژ، هەولێر. بەڵازان و خۆشەویستان بڕگە و بابەتەکانی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن دەخوازین کە تەواوی بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بوو بێت تا بەرنامێکی دیکە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ هەر شاد بن خواتان لەگەڵ.